بەیانی ڕۆژی سێشەممە بە کاتی ناوخۆی ئەمریکا هەڵبژاردننی گشتی بۆ دیاریکردنی 46مین سەرۆکی ئەو وڵاتە بە فەرمی دەستی پێکرد. پرۆسەی هەڵبژاردنەکە وەک نەریتی هەمیشەی لە گوندێکی دوورەدەستی نزیک کەنەدا یەکەم جار بەڕێوە چوو، بەڵام پێشبینی دەکرێت ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکە دوا بکەوێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و کاندیدی کۆماریەکان جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان کێبڕکێی تون بۆ برنەوەی پۆستی 4 ساڵی داهاتووی ئەو وڵاتە دەکەن. بە پێی ئاماری ناوەندە فەرمیەکان پێشوەخت نزیکەی 100 ملیۆن هاوڵاتی ئەمریکی لە ڕێگەی ئۆنلاین یان پۆستەوە دەنگیان داوە. بەرپرسانی ئەمریکی دەڵێن پێداچوونەوەی پسوڵەی دەنگدان لە ڕێگەی پۆستەوە پێویستی بە چێکردنەوە و کاتی زیاتر هەیە. لەو پسوڵانەی لە ڕێگەی دەنگدانی ڕاستەوخۆ دەخرێنە ناو سندوقەکانی دەنگدانەوە. ئەمەش ئەگەری دواکەوتنی ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان بۆ دوای ڕۆژی دەنگدان دەهێنێتە ئاراوە. دەنگدان لە ویلایەتەکانی ئەمریکا با شێوەیەکە کە هەر ویلایەتێک دابەشکراوە بۆ سەر چەند ئەنجومەنێکی هەڵبژاردن. لە تەواوی وڵات دەنگ بۆ 538 ئەندامی ئەنجومەن دەدرێت. سەرۆکی براوە دەبێت 270 کورسی یان زیاتری ئەو ئەنجومەنە بباتەوە. دەنگدەرانی هەر ویلایەتێک لەسەر ئاستی ویلایەتەکەی خۆیان چێبڕکێ دەکەن نەک لەسەر ئاستی هەموو ئەمریکا. ئەوەش وای کردووە برنەوەی زۆرترین دەنگ پێوەەر نییە بۆ بوون بە سەرۆکی ئەمریکا، وەگەوەی ساڵی 2016 ڕوویدا. هیلاری کلینتن زۆرترین ژمارەی دەنگی لەسەر ئاستی ئەمریکا بردەوە، بەڵام ترامپ زۆرترین ئەندامی ئەنجومەنی بەدەستێنا، بۆیە ترامپ بۆ سەرۆکی ئەمریکا. لە بنەڕەتدا هاوڵاتیانی ئەمریکا سەرۆکی وڵاتەکەیان هەڵنابژێرن، بەڵکو ئەندامانی ئەنجومەن و ئەندامانی کۆلێژی هەڵبژاردن هەڵدەبژێرن کە بە دەنگی ئەو ئەندام ئەنجومەنانە سەرۆکی وڵات هەڵدەبژێردرێت. بۆ هەڵبژاردننی ئەم خولەی سەرۆکایەتی 230 ملیۆن هاوڵاتی ئەمریکی مافی دەنگدانیان هەیە. پێشبینی دەکرێت ڕێژەی بەشداری تێیدا بگاتە ئاستێکی پێوانەیی. لەبەرەوەی دەنگدانی پێشوەختەی ئەم ساڵ لە زۆرینەی هەڵبژاردنەکانی مێژووی وڵاتەکە زیادی کردووە. بە پێی بەدواداچوونێکی ڕۆیتەرز ناوەندەکانی چاودێری هەڵبژاردنەکان پێشبینیان کردووە زیاتر لە 180 ملیۆن دەنگدەر بەشداری لە هەڵبژاردنەکەدا بکەن. بە پێی میدیاکانی ئەمریکا ترامپ و بایدن کێبڕکێی توندیان لە هەر یەکە لە ویلایەتەکانی ئەریزۆنا و فلۆریدا و میشیگان و نۆرس کارۆلێنا و بنسلڤانیا و ویسکنسن دەبێت. لەگەڵ دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆکی نوێی وڵات ئەمریکیەکان دەنگ بە بربژێرانی ئەنجومەنی نوێنەران و 35 ئەندامی ئەنجومەنی پیرانیش دەدەن. ئەمە جیا لە هەڵبژاردنە ناوخۆیەکانی هەر ویلایەتێک. هەرچەندە پرسی دیموکراسیەت و ئازادی لە کۆمەڵگای ئەمریکیدا زۆر ڕەنگی داوەتەوە، کەچی بە درێژایی 230 ساڵی مێژووی سیاسی تا ئێستا هیچ ژنێک نەیتوانیوە پۆستی سەرۆکی وڵات یان جێگرەکەی بباتەوە. لە کاتێکدا تا ئێستا 23 ژن خۆیان بۆ پۆستی سەرۆکایەتی و 11 ژن بۆ پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا کاندید کردووە، بەڵام هیچ کامیان بە ئامانجی خۆیان نەگەیشتوون.